لە ملحد قێزەوەندتر نییە خۆی لادا و دۆڕاوە ئێوێ بە درۆ و دەڵەسەد ئیسلام لە کەدارکە و خەڵک لە ئیسلام دوور کاتەوە خەڵکێکی نەزانش لە تیکتۆک و فەیسبووکوانێت گوێت لەو مجریم و لەو بێ ئەدەبانە ئەگرن گوێت لێ برا تەحەداکەم با پێم جواب دەن تۆ جنێ و فرۆشی جوابی چ بدەین تۆ بێ دامژ تۆ جنێ و پێغەمبەر بدەیت نا وەرە با لەگەڵ من دانیشین ڕوبەر و ئەوجا جوێن بە پێغەمبەر بدا پێڵای هەرچی مناڵی موسڵمان ناکەمە دەمتا بێ ئەدەب بس لێ لای فەیسبووکە دانیشتووی و تەراب زۆر نەڕازی بوو کە زانی جوابی پێ نییە تاپ داتەگرێتە خوارە و خواحافیزت بێ خەڵکی نەزان و نەفام و نەخۆش وا ئەزانی ئەمە شتیان پێیە من حاڵی بووی فبۆیە بێ وشیار بین ئاگادار بین ئەم موسڵمان نابێت گوێ لە مولحیدانە وەڵڵا هەمیان سەختەکان هەمووی درۆ و دڕسەیە پینە و پەڕۆیە دۆڕاوێک بەنای محەممەد ساڵح پێیا بۆ و دۆڕاوە ئەبوو سوهەیبی ئەدوینەکەی ژووری مامۆستا کرێکار بوو خوا فەرەجی بدە ئەمە ئەوەندە زمان درێژێک بوو لە ژوورەکەی مامۆستا کرێکارە هەرچی لە پاڵتۆک بووێ لە 2006 و 7 و 8 و 9 و 10 هەموو ئەزان ئەو بوو سوهەیبە چێ بووە دار و بەردی کافرە کرد حتا دوای وای لات مامۆستا کرێکاریش پێ موسڵمان نەبوو گوێت لێ برا فتوای خۆ تەقاندنەوە لا ئەو خوانە بێ بیگرە و بیکوژە و سەری ببرۆ خۆ بتەقێنەوە ئێستا پێیا بەرە ئیسلام درێ و باسی ئینسانیەتم بۆکە ئەی چەند گەنج و لاو بە قسەی تۆ بە فتوای تۆ بە تەشجیعی تۆ بە دەعوەی تۆ چووە خۆی تەقاندۆتەوە خەڵکی بێتاوانی کوشتووە بۆ ئەڵێ چی ئێستا هاتی بووی بە ئینسان لە من تەکفیریەکی غڵ و جاهیلێکی نەخوێنەوە هاتووە لەوێ هەر تەحەداکەم جنێو بەخوا دە پێغەمبەرە دەلێنێت ئەوە بۆ مخابڕاتی سوید چەند جارێک بانگێک لە ترسیەوەی لەسەر حیسابی مامۆستا کرێکار لا بچێت بە چووکە نامەستری وەکو مامۆستا کرێکار تەحویلی ئیتالیانە کرد ژێر لێ برا چی کرد ئێستا هاتووە ئەڕشێتەوە بە ئیسلام چ بێئەدەبیەکە